بەڕێزان دووبارە سڵاوتان لەبێ و فەرمون بەردەوامین لەگەڵتان. بەرز دکتۆر کامران سەبارەت بە کۆنفرانسەکە پرسیارەکە دووبارە ناکەمەوە ڕات چیە هاوکات سەبارەت بە بۆچوونەکانی بەڕێزان. زۆر سپاس vê helkefta vî bernameyê çunku ez vî bernamekê giring danim ser xaleka neteweyî ji ber hindê ez sêzdemîn salvegera komploya navneteweyî bû girtina Berêz Abdullah Öcalan şermizar dikim. Herwasa ez terorkirina serkirdê Kurd Meş'el Temûl Sûriyê şermizar dikim û ez berxwedana gelê Kurd li her çar parçeyê Kurdistanê dijî dagirkerê Kurdistanê şermizar dikim. Bawera min her konferansek bête girtinê li her parçeka Kurdistanê, her bajarekê Kurdistanê, li dervê Kurdistanê pêwîst e kî biket û çawa biket û kî pê rabît em destxweşiyê li bikin. Çunku em dizanîn gelê Kurd yek gele û yek netewaya û Kurdistan yek parçewa û dervê îrada miletê Kurd ev hemî arêşê çêbûyîn bû me diruzbûyîne û ev hemî arêşe jî sabr û tehemil û serekê sar û dilekê germ û rihet em dişên van arêşa çareser bike. Ji ber hindê em xwe dizanîn wekû proje ev rast e proje Kongira Netewaya Kurdistanê ye. Bes Kongira Netewaya Kurdistanê keneke cihê Perlemanê Kurdistana mezin e sala 95 were karekê berdewam diket. Ez xwe jî endamim tê da est endamê Komîta Karê Netewayî Ziman û Perwerdê me jî kenekê. Ji ber vê çendê biryar hatiye dan ne bes kongrê ziman, kongrê lava, kongrê genca, kongrê jina, kongrê aborî, kongrê doktora her çar parçet Kurdistanê derve Avropa bikin bez zêdetir zemîne xweş e li başûrê Kurdistanê li Amedê li Avropa bê nekirine heta nuke nikarîne Sûriyê û li Îranê van konferansa kongra bike. Proje kenekê 2008 de mam çûyne Berlînê û konferansa Berlînê hatiye kirinê rastî konferanseka serketî bû her پنج دیالکت کردی نینرت وانت ده هبون خلک که زور هاد بون روشنبیر هاد بون وزیر هاد بون پارلمانتار هاد بون نینرت حکومت کردستان اجت ده بون جبر هند لویر بگشتی بریار هات ورگرتن نه بریار طرفه کی وان بریار کنه کی بو بریار بگشتی کنفرانس ده هات ورگرتن کنفرانس به 2010 الهولر به تکین پایتخت کردستان جبو و چند جی پروژه هات آماده کنه بو برسکاک مسعود بارزانی سروکی هرم کردستان و اف پروژه جی خوشحالی و وکو خو هات ورگرتن بس چما بروجه 2010 نهاته كرني طبعا كونفرانس الفيدري طبعا اكاديميا كردي فيا تخاله كده نقطه كده بوزيده كت مثلا زمان ستاندارد الويرجي ما زاني مثلا زمان ستاندارد برينجي ازوكاك دكتوراه وشوفين 2009 دكتور هوجر ام شوفين كونفرانسك ما تشيكر يا تايبات بو 20 كسا زمان فرمي بله زمان فرمي زمان مهم بو زمان فرمي الهرم كردستان او كونفرانس انجام ناينا بوش برندجي مدويا زمينه كي خوشكين هدي دورش همي تشتي ام خدمات زماني بكين ام خدمات پرورده بكين هر تشتي بكين ام چ بريار سياسي ام بريار بلزو بس ندج بر چندجي دما ما بروتوكول کی وقتی گل اکادمیا کردی مورکر هشت خال بون کو نابیت فلان تشتو فلان بین وانج قبول کرد او پروژه بو سرو که هرمه دیتنکا باشه بو گوتی چنا بیت سیاست تولی زمانی بکن زمان نا کویت بن باندورا سیاست بن باندورا مصالح بن تاثیرات وان برهند جی رول سرو که هرمه رول که پیروزه سرو که استشتگی یعنی دما او پروژه بو سرو که هرمه چوی سرو که هرمه ما بر نویت رمزک نتویر کردستان و نینر کرداد که اکادمیا کردی طبعا پشتی هنگه هروی وقتی خواجه وکیشا خوش پروژه وکیشا بو چی چونکو اوان بیابتنه و نقطه زمان فرمی آن زمان استاندارد آن زمان یک گرتی طبعا آزرینه بر چنده چی اف کنفرانسات یکرنه الهولره وزارت روشنبیر طرف آن طرفه ما بين وزارة روشنبيري جهك روشنبيريا بالبشت روشنبيريا كرديت كد باشور كردستان بس اگر هاتو چو شيان هبو پارچديت كردستان جي بالبشتا بزاف رزگار خازا كرديت كد شالي روشنبيري وش آلي زمان و شالي پرورده وش آلي هاريكاريا وش کنگره و کنفرانسا ريك بخيد طبعا اوديار ده بگشتي لا اوي كبيوندي با وزارة بگشتي رولكه بباشي هلا سنگاني بله چونكو دما اكاديميه خوشبرهاوتي طرف والله ما كم ورقدي رات شي برابر بو چوني و بۆ لە ئەکادیمیا وەرگیراوەتەوە لەبەروی ئەکادیمیا بەپێی قسەی بەڕێز دکتۆر بێت ئەکادیمیا ئەوێ گفتوگۆی جددی و جەوهەری بکات لەسەر کێشە کەڵەکەبووەکەی کورد کە زمانی فەرمی و زمانی ستانداردا کەواتە ئەم کۆنفرانسە جگەل لە مجامەلەکردنی ئەو ڕاستڕۆ ئەو واقعی زمانی کوردی چ شتێکی تری سەربار کردووە بۆ کورد
تزانی پیچوانه وی درسته او تشتي وزارتك كري براستي اجي كونفرنس او اكاديميه كير با احتمال خرابتر كير با از بوتا یک تشبيجم اكاديميه كردي نينريا كردان ناكت اكاديميه كردي نينريا كردي العراق كت برای باسی زمانی استاندارد نه از بوتا بمثلا راستي اكاديميه كردي اول جار چون نوي اكاديميه بس مروفيت نه اكاديمي تدانه قالك شلون سياست مدارن قالك شلون خريجه زمان بجم تايبت مندي دي هنا بيوست اكاديميه كردي اگر بيتا چكرنه نينريا كردا كت كردا 5 ديالكت سركي هنا كرمانش لور كلهور گوران زازا یک انسان زازا تدانینه یک انسان لور تدانینه یک انسان هورامی تدانینه و خوشحالی و 15 کسا دو کسید بهدینی تدابون و دورج او هر دو کسید بهدینی جی اینانه داری یعنی اکادمیا کردی نینریا زمان و ادب و چاند و هنر کردی نکرد اگر توید اکادمیا که دانی او اکادمیا سالا هفته البغداد تدانندنه وکو کوریزان یاری کرد صد قادش و قوتر بوش برچه وی وقتی دا قناة كرد وعربي شم وحاجة بصدا دكتور وبروفيسور كرد در في كردستان هادن تيدا او خدمة أكاديمية كردي البغداد كيري تشوفها في أكاديمية بوشي اف أكاديمية تنهاد درزي كي كنا درزي كي راتشتاد بينيد تنه مشكلة خويا كيري مسألة ستاندرد كنا زمان كردي تبيت نبيت افروكال كردستان مثلا يا نخي پیوست ناکد افرو که تو مشکله که یا بجم یا نوستی یا نهوجه پیوست ناکد بینی از سر شانو کردستان العراق اوش سال هفته وره بیان ازدای آدار دای که زمان کردی سربسته ندیار کی فلان لهجه ام فلان کرد همی وکو یکن پیوسته اگر ام خواب کرد بزانین اگر ام خواب بنتوی بزانین ام دیالکت کردی سریادی فارس نکن یا دویجه اگر تدوید دیالکت سر فارس کی استریادی هر دیالکت کابی تو ده هندک پیور دانی مقایس دانی آیا پتریا خلکی بیت آخون آیا او زمان که بنتره آیا پتر ادب تشبیهاتیان وسینه آیا و تو هندک تشتابان یعنی نابیتن او شوونیزم عرب و ترک و فارسا برانبر مبکار اینا ان او شوونیزم آلمانی و ایتالیا اروپا بکار اینا هیچ دیالکت کردی برانبر یادی کنه بو نمونه یعنی الباکور کردستان دور بر 35 میلیون کردانه 3 میلیون شوان زازانه ام پروانا بینین افرو که کرد باکور کرمانش دیالکت خوال سر دیالکت زازا بساپینن و بجن دیالکت زازا و دوسیه باجره که نافید پیوسته دیالکت زازاش در گوش خانش راوزی حتی چه دکتورا اگر کردستان آزاد بی زمانه خواب بخوینن زور باشه استا گرم اولاد بلام رنگ استا کسانی بلند برز دکتور کامران برواری لجر سیبر و ناوی پاراستنی یکیتی خاکی نتوا اویا شرعیتها بل لدبونی نتوا امزاریان با فرم کیتر بون نمونه چون اوی که لغرب و لاوروپا رویا کاتێکە لەژێر قەڵەمڕەوی لاتینی هات نەدەرەوە مەسەلەن کۆمەڵە گەل و کۆمەڵە زمانی جودا دروست بوو کە بەیت جۆرە کەسیان لە یەکتر تێناگەن بەڵام ئەمەی کە بەڕێستانەڵی ئەمە چ لۆجیکێکی تێدا کە هەر لە جە و هەر کەسە و بە زمانی گوندەکەی و گەڕەکەکەی و شارەکەی خۆی قسە بکات بەڵام دەرفەتە دەدەم دواتر وەڵامم بەرەوە بەڕێز دکتۆر سەبارەت بەو ڕەخنانەی کە ئاراستی ڕۆژی کۆنفرانسەکەی کرد بەڕێستان وەڵامتان چییە؟ بەڵای زۆر سپاس ینی من دەبێت جۆ بە شێوەیەکی ڕخنەگرانە هەر چالاکیەکە بێ هەڵی سەنجێنی بەڵام هەندێک شتێ باوەی ڕوونیکەینەوە یەکەمین ئەو کۆنفرانسێکی هەر هەرێمی کوردستانیە کۆنفرانسێکی نەتەوەییە ئەمە یەک واتە کە کۆمەڵە شت بریارەدا کە ڕاستپاردەکە ڕاستپاردەکان هەر بۆ هەرێم نییە بۆ پارچەکانی دیکەی کوردستانە لە خۆتیش دەزانین لە پارچەکانی دیکەی کوردستان هەندێک شتێ بە ئەلفابێتێکی دیکە کە من ناتوانم ئەلفابێتی ئێرە بەسەرا فەرزکەم لایەنێکی تر هەیە ئەمە ڕاستپاردەیە بریار نییە ڕاستپاردەش خۆت دەزانی ئاستی جیا لەگەر ئاستی بریار ڕاستپاردە دەبێت کار بکەی بۆ ئەنجامدانی سێ ئێمە طرف نبووینە وەکو وزارەت هەرچەند ئێمە بەپێی قانونی وزارەت ئێمە بەشێک لە ئەرکەکانی وزارەت بایەخدانە بە زمان و بە کەلتوری کوردی واتە ئەوە نییە تەنها یەک جیهەت احتیکاری زمانی کوردی بکە من لەگەڵ ئەو هێنە نیم ئێمە بەشێک لە قانونی وزارەت بەشێک لە ئەرکی وزارەت ئەوەیە کە چۆن بایەخ بدا بە زمانی کوردی بە کەلتوری کوردی جگەلەوە و ئەبێ بە تەواضع باسیکەین کۆمەڵی خەڵکەیە ئەکادیمیە گرنگە بەنسبەت ئێمەوە کۆمەڵی خەڵکە لە دەرەوەی ئەکادیمی ئەمانش پێویستن جگەلەوە بەنسبەت ئێمەوە وزارەتی خوێندنی باڵایە ئەمە لایەنە لایەنی پەیوەندیدارە وزارەتی پەروەردە لایەنی پەیوەندیدارە لیژنەی خوێندنی پەروەردە و خوێندنی باڵا لە پەرلەمانە لایەنی پەیوەندیدارە ئەکادیمیای کورد پەیوەندیدارە یەکێتی نووسەران ئەدیبان ئەمانە پەیوەندیدارن و تێکڕای ئەمانە ئێمە بەلایانی گرنگی دەزانین بە معنای شەراکەت بە معنا معریفیەکەی ئەم تااقاتانە کۆ بکەیتەوە
ئەمە وا بیرکەینەوە ئەم تااقاتانە لەژێر چترێکا کۆکراوەتە ئەم چترێکی حکومیە چترێکی سیاسی نییە بۆ معنایە یعنی من وەکو وزارەتێک ئەرچی حکومی خۆمە بینم کە وەکو چترێک هەموو ئەم لایەنانە کۆکەمەوە دوور لە ئەنجامە سیاسەکەی و بم معنایە کە برادرانی کەنەکەمان تێگەیان وتیان باشە بانای ئێمەیان نەبێ برادرانی کەنەکە مرتاح بوون ینی وانە بڵێن دڵنیاشکە بە پێچەوانەوە برادرانی کەنەکە زۆر مرتاحن لە ئەنجام و لە ئاکامەکانی کۆنفرانسەکە و بە شێوەیەکی کاریگەرانە بەشداریان کرد لە تێبینەکان لە مەسەلەکان ئەمەش لایەنێکی لایەنێکتر هەیە ئەم مەسلەیە ئەو خاڵانی کە باسمان کرد مەسلەیەکی بەردەوامەوە ئێمە من خۆم چوون بۆ ئەکادمیای کوردی چوم خۆم لەوێ کۆبوونەوەم کرد لەگەڵیان ئەوانم داوت کرد کە کۆبوونەوە بکەین لێرەدا لە حاڵەتی مامەڵەکردن لەگەڵ ئەم ڕەوشەیە زمانی کوردی تەنها یەکشت نییە یعنی ئێمە هەموو ئارایشی زمانی کوردی کۆ بکەینەوە زمانی فەرمی زمانی ئستەندەر بەم شێوەیە تەماشاکەین تووشی هەڵا بین لەبەر ئەوە تۆ کۆمەڵێک مەسلەیەتە پێشەوە ئەم مەسەلانە کە باسم کرد 6 خاڵ بوو لەم 6 خاڵە هەتا خاڵی شەشەم کە باسی کێشەکانی زمان و خوێندن و نووسینەکە نزیکە لەو مەفهومەی کە پێڵێن زمانێک یان زمانی فەرمی یان زمانی ئستەندەر ئەگەر یارمە تێبێ با فکرەکە تەواوکەم لەو حاڵەتەیە کە مامەڵە لەگەڵ واقعەکەی ئەگەر شتێک یان هەموو جێبەجێکە یان وازی لە هەموو شتێک وازی لێدەنی ئەمە نییە یعنی بە عەرەبی ببرە ڕستەکە بە عەرەبی ئەڵێم قاعدەیەکەیە قاعدەیەکی فقهیە ئەڵێم ما لا يدرك كله لا يترك جلوه یعنی ئەوەی شتێک کە هەمووی دەست نەکەوت بەڵام هەمووی ئیهمال ناکەی لێرەدا ئەبێ با مامەڵە بکەین ئەمە میتۆدێکی واقعی بینیانەیە بە مامەڵەکردن لەگەڵ کێشەکانی ئەمڕۆ کۆمەڵی خەڵک ئەوەنە بەلایەنەوە گرنگە پرسی زمانی ستانداردی تیابێت ئێوەش ئەوەنە بەلاتانەوە گرنگە تیای نەبێت ئەمە غەڵەتەکە لەوەیە ئەگەر تۆ بە پرسیارەکە وا بکرێت پرسیارەکە هەڵەیە ئەمە ڕاستنی ئەمە لامان گرنگ نیە پرسیاری من نییە ئەو پیاوە قسەکانی من ئەوم لێ دروستم نەکرد جانەکەم ئەم پرسیارە وا تەرحکرێ هەڵەیە وەکو بڵێ ئەوانەی کە دانیشتون لەوێ دانیشتون مەسەلەی زمانی ینی ستەندەردیان لا گرنگ نییە ئەمە نییە تێکرا ئەم مەسەلانە کۆ بکەیتەوە ئەمانە هەمووی هەنگاوە بە زمانی ستەندەرد بەڵام تۆ دابنیشی وابزانین لەم کۆنفرانسە بۆچی لە کۆنفرانسەکە باسی زمانی ستەندەرد نکراوە ئێمە تێکرا توێژینەوەکان تەبعەکەین چاپەکەین تێکرا توێژینەوەکان چاپەکەن دوایی ئەمە دو کۆنفرانس نابێ ئێمە منهەجێتێکمان دانا کە ساڵێکی تر دیسانەوە ئێمە وەکو لایەنێکی نەکدا وەکو لایەنێکی زمانزان ئێمە وەکو لایەنێکی دەری ئەو لایەنانە کۆ بکەینەوە لەو وەڵامەکەم دەستگیر بووە تێکرای ئەمانە ئەجا بە پرۆسەیەکی درێژخایەن زمانی ستەندەرد دروستەکە نەک بە فەرساردن من پرسیارەکەم لە لۆجیکی شکاری شتێکەیە گرنگە بڵاوم نەدایەوە مەسەلەی ئەلفابێت لەمانە هیچ شتێک تەڕح نەکراوە کە ئەلفابێتی لاتینی بۆ شێوازەی لە تورکیا بێ فەرز بکرێ شتەکە لەو مناسبەتەوەی لەو چوارچێوەیە کە ئێمە بۆی بزانن چی ڕوەدا لە هەرێمی کوردستان وەکو دکتۆر باسی کرد کە ئێستا بۆتە قیبلەیەک بۆ هەموو پارچەکانی کوردستان کە بەرهەم هەیە کە خەڵک ئازادیش دەنووسێ هەندێک شت هەندێک بابەت لە بواری زانست لە بواری نووسین لە بواری مێژوو پەروەردە کە بەو ئەلفابێتەش بنووسرێ بۆی بزانن ئەو بەردەوامبوونە هەبێ ئەگەر ئەمە نەکەین ئەی چۆن باسی تەواصڵەکەین چۆن باسی یەکبوونی نەتەوەی یەکەین زۆر باشە پرسیارێکی ڕەوای کردووە ئەگەر ئەمە نەبێت چۆن باسی یەکبوونی نەتەوەی یەکرێت لە هەمان کاتا وەڵامی ئەو پرسیارەشم ئەگەر بیتەوە من بۆ چوونەکانم لە قسەکانی بەڕێستانەوە هەڵهێنجا بەڵام ئەو بە لۆجیکی ئەسەن پرسیارەکەشم بە هەڵازانە ئینجا لۆجیکەکەش یعنی بۆ گەیشتوتە ئەو قەنەعەتەی یا بە معنایەکی تر پێدوانیە تەحریفی ئامانجەکانی کۆنفرانسەکەیت و ئەی گۆڕیت ئەو ئەڵێ ئامانجمان ئەوە نییە کە بەڕێستان بە مطلقی قسەی لەسەرەکەن ڕاستەکەی پێشێکی دەبێ بڵێم کەنەکە بە هیچ شێوەیەک دەستگایکی نییە کە قانونیت و شەرعێتی زمانی هەبێت لەبەر ئەوە پەرلەمانێکە بۆ کورد سنتەرێکی ئەکادیمی نییە ئەوەی کە بە پێچەوانەوە مرۆڤ ناتوانێت تەعن لە ئەکادیمیای کوردی بدات چونکە بە پێی قانون ئەکادیمیای کوردی دەستگایەکە دامەزراوە و بەرپرسی فایلی زمانە ئەگەر ئیجازە بڵێ ئەو دەڵێ ئەو تعلیدا بڵێ کامەران دەڵێ کامەران تعلیدا دەڵێ ئەکادیمیا نوێنەری کورد نییە نوێنەری کوردان ناکات بە هیچ شێوەیەک بەڵام دکتۆر کامەران حەقی نییە لێرەدا دکتۆر کامەران لە خۆی و لە گیرفانی قسە دەرناکە باسی ئەوە کاکە کۆمەڵێک کەس خەریکی لەهجەپەرستین و بەتەنیا بە منطقێکی ڕەهایی ئەیانەوێ ئیجازە بدەیت جانەکەم ئەمە دووشت لێ بکەینەوە قانونێکی خراپ لە نەبوونی قانون باشترە
چێ بڕیار دەدا ئەمە نوێنەرە یان نا ئەمە شەرعیە یان ناشەرعیە قانونێک لە پەرلەمان دەرچووە بە پێی قانون سەلاحەتی سەرۆکی هەرێم دیاری کراوە ئەگەر ئێمە تەعن لە قانونێک بدەین کە پەیوەندی پەرلەمان دەری کردبێ کەواتە دەبێت تەعن لە هەموو قانونەکانی دیکەش بدەین لێرە قسە لە لایەنی قانونیە بەڵام ئەکادیمیای کوردی وەک پێویست خەڵکی کەفوئی تێدانی منیش لەگەڵم کۆمەڵی خەڵک و مامۆستای زمان و خەڵکی ئەکادیمی هەن کە بەڕاستی شوێن چل ناو چ لە دەرەوە شوێنیانەوەی لە ئەکادیمیای کوردی دانیشن بەڵام لەوێدانی بۆ دەرەجە خراپەکەەوە باسێکە من خۆم ناکەم بە حاکم حکم لەسەر ئەوە بدەم بەڵام دەزانم بەلایکەمەوە من دە کەسی ئەکادیمی زمان دەناسم چ لە کوردستان چ لە دەرەوە شایانی ئەوەن لە ئەکادیمیای کوردی ئەندام بن بەڵام کەنین با کارکەین بیانکەین بە ئەندامەکان لەسەر ئەساسی حیزبی دانراون بە دەرەجەی یەکەم یا زۆرینیان بە تەواوف حیزبی ئەمە دوشتی جیایە کە ئەکادیمیا خەڵکی کەفوئی تێدانیشت لایق بە شتێکە بەس ئەکادیمیا کە دەستگایەکی ناقانونی بێ و نوێنەری کوردنەکە ئەمە دوو مەوزوعی جیایە حەز ناکەم تێکەڵی بکەین یعنی ئەمە یەک دووەمین شێت ئەوەی کە لێردا گرنگە بەڕاستی لە هەموو شتێک زیاتر کە تاکیدی لەسەر کراوەتەوە مەسەلەی بە دوو ئەلفابێت ئەویش چۆن بە تاکتی بە استراتیجێک تا ئەو ڕۆژەی سەیریکە دەڵێ هەردوو ئەلفوبێی کوردی لە بوارەکانی زانست و یعنی هەموو علم پەروەردە کۆمپلێت لە مەکتەبە ڕۆشنبیری هەرچی بە کوردی لە باری ڕۆشنبیریەوە بێ ڕاگەیاندنیشا کۆمپلێتی ئەلامە بەکار بهێنێت تا ڕێنووسێکی کوردی یەکگرتو پەیدا دەکرێت ئێمە لە کوردستانی عێراق ڕێنووسێکی یەکگرتووی کوردیمان هەیە لە بادینانەوە هەتا خانەقین بەکاری دێنین ئەگەر بە لەهجەی لۆڕیش بنووسین بە لەهجەی هەرکام لە لەهجەکانی کوردی یا زارەکانی کوردستانەکەین کوردستانی گەوراکەین دەزانم ناتوانین ئەوەی ئێمە ئەم ڕێنووسەکەین بەسەر ئەوانە پەروەردە لەکوێ لە تورکیا بە کوردی هەیە لەکوێ لە سووریا بە کوردی لەکوێ لە بریارەکان کاک دکتۆر ژمارە هەشت داوا دەکەین دەوڵەتەکانی تورکیا و ئێران و سووریا لە دەستورەکانیاندا دان بە زمانی کوردی بنێن و بخرێتە ناو سیستمی پەروەردەی دەوڵەتەوە ئەو ئەگەر بخرێتە ناو سیستمی پەروەردەی دەوڵەتەوە خۆ ڕێنووسەکەی لە تورکیا بە ڕێنووسی ئێمە نانووسرێ بە ڕێنووسی خۆیان دەبێت ئەگەر ئیجازە بدەیت لە تورکیا بە قانون کورد بۆی نییە حرفێکیش دابتاشێ لەبەر ئەوە کورد بۆی نییە بڵێ محەممەد دڵ مەمەد بۆی نییە بڵێ عارف دەڵێ ئەریف لەبەر ئەو بەپێی قانونی تورکی تا حرفێک کە لە زمانی تورکیدانە بێ کەسی کە بۆی نییە بەکاری بێنێ و لە زماندا بەکاری بێنێ لەبەر ئەوە ئەلفوبی لاتینی تورکی کە من ناوی دەم لاتین کوردی باکوور بەکاردێنێ لەسەر ئەساسی گەروی کورد دروست نەکراوە گەروی کورد بە بڕبەن داتێشراوە بە تەش و چەقۆ داتاشراوە تا لەگەڵ ئەلفوبەیەکەدا بگونجێک ئەوە پێچەوانەی منطقە لە هەموو دنیادا ئەلفوبێ ڕسمی دەنگە لە گەرو کە من دەڵێم پێ یعنی دەنگێکە لە گەروی من دێتە دەرەوە ڕسم دەکرێت کە دەڵێم هەڵڵێ کوردی باکوور بۆی نیە ڵێ بنووسێ بۆی نیە ئەی بنووسێ بۆی نیە خێنا ببوورە بۆی نیە قاف بنووسێ بۆی نیە حێ بنووسێ بۆی نیە چەند حرفێکێت ئەمە گەروی تورکە فەرزی کردووە بەسەر کورداری ئەلفوبەی لاتینی خۆی لە قەیراندا مۆزوعی ئێمە نیە قسەی ئێمە لێرەدا یەک شتە کاکە دکتۆر من بۆ خۆم لەو باوەڕدام هیچ کەس نەدەسەڵاتی سیاسی نەدەسەڵاتی علمی و نەدەسەڵاتی ئەخلاقیشی نییە زمان بۆ بەشەکانی دیکەی کوردستاندا بتاشێ ئەلفوبێشیان بەسەردا فەرست بکات ئێمە لە هەرێمی کوردستاندا باواقعی بین و بیزات بە تایبەت کە بەڕێز وەکو وەزارەتی ڕۆشنبیری ئەم کارەی کردووە زمان سیاسەتی زمان بەشێکە لە سیاسەتی ناوخۆ ئێمە لە هەرێمی کوردستاندا سیاسەتی ناوخۆ بۆ تورکیا کوردی تورکیا و ئێران و عێراقدا ناڕێژین ئێمە سیاسەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان لە چوارچێوەی هەرێمی کوردستان هەرچی پەیوەندی بە زمانی فەرمیەوە بۆ ئەوەندە پێت گرنگە لە کۆنفرانس ئیجازە بدەیت من پێم وایە نابێت بێ باز بکرد خۆ من نەمگوت تۆ زمانی فەرمی سەپێنرێ بەڵام بۆ لە ناو بەرنامەی پرۆگرامی کۆنفرانسدا کە یەکێک لەو خاڵانەی مناقەشە بکرێ و باسی لەسەر پێشکەش بکرێ زمانی ڕسمی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ دەربەهاوێنرێ
بە بڕیارێکی سەرۆکایەتی زۆر باشە بەڵام سەروانی ئەمە پرسیارێکی بۆ بترسین لەوەی مناقشە بکەیت هەموو شتێک لە بواری زمان دەشانی ئەوەیە مناقشە بکەیت ئێمە نابێت لە مناقشە بترسین ئەگەر ئەو ڕۆکاتی نییە زمانێکی ڕسمی بۆ حکوومەتی هەرێم ببێ قەیدی چتەکە خۆ ئەمە هەزار مشکلەی کەشمان هەیە بالەوە مشکلەکانی کە جارە چارەسەر بکەیت کەسیش نەیگو تۆ دەبێت ئەمە بسەپێنرێت و ئەوانی کە ڕەش بکرێت بەڵام هەر بۆ خۆی لە کۆنفرانسێک بە ناوی زانستی تۆ ڕێگە بگری لەوەی کە زمانی ڕسمی حکوومەت کاکە زمان لا وەکو ئاڵایە ناسنامەی نەتەوەیە کە وڵاتێکە دەوڵەت هەیە لە دنیادا زمانێکی نەبێ معتەبەر دەوڵەت هەیە ئاڵای نەبێ حکوومەت هەیە ئاڵای نەبێ زمان ئاڵایە بۆ وەکو ئاڵا گرینگە زۆر باشە ئەگەڕەکە لەوەیە گلەکەی من لەوەی بۆ ڕێگە نادەم زۆر باشە زۆر باشە بەڕێز مشکلەی چۆن بزوێن و نەبزوێن بەکاربێنێ بارمەتیت دکتۆر دەرفەتە دێ ئەکادیمیا لەبەر ئەو بەرزم ئەمە ئەکادیمیا با تەلەفۆنیان بۆ بکەین مقابلیان لەگەڵ بکرد لەبەر ئەوە کشاونەتەوە کە یەکێک لەو خاڵە ئەساسیانەی ئەوان پێیان وا بۆ شایانی ئەوەیە مناقشە بکرێن ئۆکێ مناقشەی دەکەین بۆ بترسین لە مناقشە تۆ پێ دوای ئەم ترسە دەرەنجامی چییە؟ من پێم وایە نابێ بترسین دەرەنجامی بەڕاستی دەرەنجامی کەمی زانیاریە کەمی دەنا بۆ ئێمە بترسین لەوەی مناقشەوە ئێمە ئەگەر دکتۆر ئاگادارە 2 ڕۆژ لە ئەکادیمیای کوردی دانیشتی مناقشەی ئەومان کرد نەگزەرمان نەکرد بەعکسەوە یەکترمان ناسی و دۆستایەتیمان بەهێزتر بوو خۆێمە دوژمن نی لە سەنگەردابی زۆر باشە هەموو کوردین و هەموو بەرژەوەندی کوردمان زۆر باشە بەڕێستان لەسەر بۆچوونەکانی دکتۆر سەرنجتان چییە تەبای لەگەڵی کە ئەم هەموو خاڵ و سەرنج و پێشنیاری لەسەر کۆنفرانسەکە خستۆتە ڕوو هاوکات باسی نەبوونی جورئەتەکەوە ترسەکە لە باسکردنی زمانی کوردی ئەم ترسە ئەبینی بە فەزای کۆنفرانسەوە لە کۆنفرانسە ڕاستیەکەی باس کراوە یعنی ئەو هەتا وتاری یەکەمی کۆنفرانس کە من جۆم لێبوو لە دانیشتنی یەکەمە قسە لەسەر ستاندارد کراوە لە زۆربەی ئەو توێژینەوانە شاکەلەیە پێشکەش کراون لە زۆریانە کارکردنە بۆ ئاڕاستەیە بەڵام چۆن ئێمە ئەمڕۆ کاکە بمانێ و نەمانێ ئێمە گرفتمان هەیە گرفتەکەمان هێندێکی کەڵەکەبووی سەدان ساڵەیە هێندێکی کەڵەکەبووی لەم پارچەی باشووری کوردستانە هی ئەم 20 ساڵی دواییە کە خۆمان حکومڕانی خۆمانەکەین من پێم وایە ئەگەر هاتوو ئێمە تکاکەم ئەم قسەیە مەبڕە ئەگەر هاتوو ئێمە پەرلەمانێکمان هەبوایە وەک ئەو پەرلەمانی کە چەند سە ساڵ لەمە پێش بەریتانیا هەیبوو کە چۆن لێەوە ئەوان خوێندن و نووسین وەکارەکانی پەرلەمان و محاکمیان هەمووی بە زمانی فەڕەنسی بوو بەڵام لە پەرلەمانەوە زۆر وریایانە هەنگاوی یەکەم بۆ دادگا داواکەن کەوا بکرێ بە ئینگلیزی لەیەوە ئەو پەرلەمانە کارایە هەنگاو چی کرد وای کرد کە ئەوەی کەوا بەرپرسی خوێننی فەڕەنسی بوو لە بەریتانیا بڵێ کاکە ئیتر هەلومەرجی ئەوە نەما کە ئێمە لەم وڵاتە مەکتەبەکانمان بمێنێتەوە ئێمە ئەو پەرلەمانەمان نەبوو بۆ نەمان بوو لەبەرەوەی کاتی خۆی دوای دامەزانی حکوومەتی هەرێمی کوردستان و پەرلەمانی کوردستان و ئەمانە ئەم مەسەلەیە خراوەتە دەنگانەوە کارکردن بە زمانی کوردی لە هەموو دام و دەستگاکانیە بەڵام لێیە کاکە دۆڕاوە بۆ چونکە نیوەش زیاتر دەنگیاوە لە دژی من کەسەکانی شێسا هەمووی لە نامەکە خۆیان لێ ئەندام پەرلەمان بوون ئێمە ئەو پەرلەمانەمان نەبووە تا ئێستا بەڵام ئێمە دابنیشین بڵێن مشکلی ترمان هەیە با بۆستی وەک دکتۆر ڕەفیقەڵێ نەخێر مڵێن بانەوەستین بەڵام ئێمە ئێستا هەلومەرجێکمان هەیە گرفتەکانمان هەیە ئازابین بۆ کارکردن بەدەر لە چۆن بڵێ مێشکی یا حزبی شەڕەگەڕەک و ناوچەگەری و زارگەری و ئەمانە ئەو کارە چۆنەکرێ بەدەستام لۆجیکە ئەبینی لە لای ئەکادیمیسیانی کورد بەڕای من لەناو هێندێکا هەیە کارکردن بۆ نزیکردنەوە چۆنە من بەڕای من دەستخۆشیم لە دکتۆر کاوە کردووە لە وەزارەتەکان و لە سەرۆکی حکوومەتی هەرێمیش کە داوایکی وای کردووە بۆ چونکە ئێستاش کورد دەڵێ زەرر لە نیوەی بەرەتەوە باشتر کاکە ئەو مێدیایی کە ئێوە ئەیبینن ئەمڕۆ لە کوردستانە سەدان گۆڤار ئەو هەموو کەناڵە ئاسمانی و ناوچەیە کاکە جان ئەمانە هەرێکی لە ئاوازێک دەخوێنن تۆ ڕێی پێبە بە هەرێکە لە ئاوازێ بخوێنێمە زمانی کوردی بەرەو چۆ بۆ بن باش من حەزەکەم کۆنفرانسە حەسەتان نەکردو ئەمەی کە ئێوە ئێڵێن لەوانەیە بۆ نمونە تا قیامەت نەکرێ ئەڵێن تا ئەو ڕۆژەی بەڵام ئیش باشە مەسەڵەن ئیشی حکوومەت نییە تا ڕادەیەک و ئیشی وەزارەتە پەیوەنددارەکان نییە مەسەن ئەگەر ئیشی ئەکادیمیا و ئیشی پەرلەمانی کوردی و کۆنگرەی نەتەوەی کورد ئەوەیە کە مۆزوعەکان بوو ڕوژێنەیە بەڵام ئیشی حکوومەت نییە استراتیژێکی دوورمەودای هەبێ وە کۆی ئەم ڕاستپاردانە ئیتر ئیشی لەسەر بکە پێدوانە ئەمە هەر تەجیلەکرێت
کاکەڕنج ئەمە ڕاستیەکەی من بانکرام بۆ ئەوەی پێشنیازی خۆم پێشەشکەم بەڵام دوو دانیشتنی تر کراوە بۆ داڕشنەوە لە داڕشنەوەکانە من لێ نەبووم من وەکو خودی خۆم لەگەڵ ئەوام کەوا کوردی باکوور لەوانی کە لە وەزارەتی ڕۆشنبیری دەرەچێت ئەمانە بۆ ئەلفوبەیەک ئەوان نتوانن بخوێنەوە چاپ کرێ و بۆیان بنێرێ بەڵام ئەمە یعنی ئەوە نییە هەموو شتێک چونکە ئەمە لەگەڵ دکتۆر ڕەفیقام ئەمە لە ڕەنگە بودجەیەکی زۆری بیە ڕەنگە کارێکیش نەبێ بەڵام خۆ ئەوان مافی ئەویان هەیە ئەوەی کە لێرە نووسرانی ئێمەی نووسن زادەی بیری ئێمەیە بۆ چوونی ئێمەیە لە ئێمە بگەن لەلایەن بێ بەڵام دکتۆر بەس تەنیا بودجە باز ناکات دکتۆر باسیەوەکە لە ڕووی پێکاتی زمانی و لە ڕووی کۆی ئەو ڕەکیزانەی کە زمان پێگەهێنێ هەمووی جوداوازی هەیە کاکە ڕنجبا بینە سەر ئەوەی ئەگەر ڕێگەم بی هەردوو ئەلفوبیەکەی بۆ باسکەم ئێمە ئەو ئەلفوبی پێڵێن عەرەبی جارە لە بنەسەداوە عەرەبی نیە ئارامیە عەرەبەکان دەستکاریان کردو بۆ خۆیان ئێمەش ئەوە بەلایانی کەمەوە 200 ساڵە ئێمە هەنگاو دەستکاریە کرێت دەستکاری کراوە چاکاری زۆری تێکراوە بەڵام ئەگەر بڵین گرفتمان نەماوە ئەو هەڵەیەکی گەوراکەین هەروەک چۆن ئەلفوبێلاتینەکە ئەوەی ئەوانیش ئەوەش لێرە لە مێدیای ئێمە تا لە زانکۆکانیش زۆر جار مامۆستایان ئێڵێنەوە ئەوەش هەڵی زۆری تایە ئەمە هەمووی بۆچی گەڕێتەوە کاکە ئێمە دەستگایەکی تۆکمەمان نییە بەڕاستی ئێمە دەستگایەکی تۆکمەمان نییە و لە بیریش نەچێ من زۆرم بەلاوە سێرەکە بڵێن بڕیاری ڕامیاری هیچ نییە نەخێر لە وڵاتانە زۆر جار ئەوە ڕامیاریە کە حەسمیەکات ئەگەر تۆ مەسەلەن دەسەڵاتی ڕامیاریت هەبێت چی حەسمەکەی بۆ میلەتەکەوت وەکو کەسێکی ئەکادیمی گریمان مەسەلەن سەرۆکی حکوومەتی کوردستان یا ئەگەر تۆ لەسەر کورسەکەی وەزیری ڕۆشنبیری بوویتە چیتە کرد بۆ زمان بەڕای من ئەوانەی کەوا کار لەسەر نزیکردنەوە ئەکەن نەک پەرتکردن ئەوانەی کە زۆر مەبەستیانە بەرژەوەندی باڵای نتەوەکە چییە ئەمانە کۆ ببنەوانێ بەڵام بە ئاوازێکی کراوەوە ئەو لایەنانە هەمووی ڕەچاو بکەن ئەنجا ئایا بواری نزیکردنەوە هەیە کار لەسەر نزیکردنەوە بکەن من وەکو بۆ چوونی خۆم ئەوە بەلایەنی کەمەوە 150 ساڵە ستانداردی کوردی ڕێچکەی گرتووە بەڵام ئەمڕۆ ئێمە لەم 20 ساڵی دوایە کارێکمان کردووە ئەو مەسلەیەمان بەرەو چی بردووە بەرەو هەرکەس بۆ خۆی بردووە جیاوازە لەوەی ساڵاتە دەسەڵاتی کوردی خەریکی لەتکردنی زمانە من پێم وانە خەریکی لەتکردن بێ بەڵام بێدەنگیەکە خۆی لە ئاکامە ئەواگرێتەوە ئەو بێدەنگیە ئەو هەلومەرجی تەکنۆلۆژیای تازەیە ئەو هەموو کەناڵە و ئەو هەموو گۆڤار و ڕۆژنامەیە کارێکی کردووە من لە تۆ پرسم ئایا تۆ لە ئەو نووسینانە ڕازیت ئەو زمانی کە پێ نووسێ ئەو ڕێنووسی کە پێ نووسێ بۆچی گەڕێتەوە بۆچی عەرەبێک ناتوانێت ئەلفێکی مەخسوورە وەک خۆی نەنووسێت ئەی بۆ ئێمە هەر کەسە بە ئارزی خۆی من کەسانێکی ئەکادیمیە پێڵم کاکەمە غەڵەتە نووسینەت کە چێڵ ئێمە تا ئێستا شتێکمان نییە کە کۆک بین لەسەری ئەی کەی کۆک بین پێم ناڵێ ئێمە هەموو زانکۆیە کراوەتەوانێ ئێمە و دەستگایانەمان هەیە وەک ناو ئەی نابێت کۆنفرانسەکان بەرەبەرە کار لەسەر هەموو ناکۆکیە لە بواری زماندا تانەیە بە تەوێڵی ئێمە وڵاتانە چییە ئێمە ئەگەر ڕاست دەوێ ئەگەر هاتو ئێمە حکوومەتێکی دیژۆرمان هەبواە نەک دیفاکتۆ ڕەنگە ئەوانە زۆری هین بواە ینی بگەشتنیات ئاکامێک بەڵام ئێمە حکوومەتێکی دیفاکتۆمان هەیە کە یعنی کوردواتنی دوو لە ڕووی ئێوە خۆی جێلکردن ئەگەر نەزانین کێشەکانی حکوومەتی هەرێمیش چییە ئەو هەلومەرجە وای کردووە کە بە کوردیەکەی ئەوانش کەوا سەرۆکاری حکوومەتی هەرێمەکەن زۆر جار بەلایەنەوە گران بێ کەوا بڕیارێکی یەکلایی کەرەوە بن من چاکی شەزانم بۆچی ئەو دوو حیزبی دەسەڵات ئەگەر هاتوو بڕیارێک با ڕەنگە لە دەنگانی داهاتووە لایەک یا ڕێژێکی زۆر لە لایەک دەنگەکان بەدەست نهێنێ زۆر سپاس دەکەم بنەران بە ڕێز و خۆشەویست بزانین پاش ئەم ناوبڕا بەڕێز دکتۆر کامران بەرواری لەگەڵیان کۆکە یان بۆ چوونی تری هەیە چاوەڕوان